اوكي ڕەگی ئەو ڕۆمان سپێکتە. سپێکت زۆر زۆر بەکارمان دێ. هەر کات باسی سپێکتی دەکەن ئێوە جووتێک چاو بێتە پێش چاوی، ینی سپێکت هەمیشە ڕەبتی بە دیتن هەیە، بە چاو هەیە. سپێکت ڕێگێکی قەدیمیە. سپێکت کەواتە ینی چاولێکردن، چاو. ئام، تەماشاکردن، سیرکردن. جا ئەمە وشەی ئینسپێکتمان هەیە، زۆر بەکاری دێنین. ئین ینی ژوورەوە، سپێکت ینی سیرکردن. جا بۆیە مەسەڵەن ئەو مکانیکە سەیری ژوورەوەی و سیارەی دەکە، پێی دەڵێن پشکنین، کەواتە پشکنین پێویست ناکە لە بەریکەی، چون ئین سپێکت لەوەی بەولاوە کە سپێکت دەزانی سیرکردنی ئینی ژیانی ژوورەوە، سیرکردنەوەی ژوورەوە. ئیدی پشکنین هەستی هەیە ئینسپێکت بۆ تۆ. ئینترۆسپێکت ئەوە زۆر پێم جالبە. ئینترۆ ینی بۆ نێو ژوور خۆت وەکوێ چاوت دەرهێنی بیسوڕێنەوە، چاو لە ناو خۆتکەی، یعنی بە خۆدا چوونەوە، ینی ڕامان خۆ پشکنین، ینی چاو لە خۆتکردن. ئەو ڕسمە جوان تەوزیحەیە لە ئینترۆسپێکت، ینی ئینترۆ بەرەو ژوورێ، چاو لێکردن لە ناو خۆتدا. ئینترۆ ینی لە ناو خۆتدا، ڕامان لە خۆڕامان، خۆ پشکنین. پرۆسپێکت لە پرۆی ڕادێ، پلاس سپێکت، پرۆسپێکت ئەو پرۆیە ینی بەرەو پێشێ. سپێکت ینی سیرکردن کە زۆر زۆر نزیکە لە هەستی نێوی ئاسۆ ڕوونە، ینی سیرکردن بەرەو پێشێ، ینی چی پێ دەڵێن، ئاسۆ دیمەن پێشبینی. پرۆسپێکت سیرکردن بەرەو داهاتوو، پرۆسپێکت. دوای وشەی دواتر ریترۆسپێکتە کە ریترۆ پلاس سپێکتە. ریترۆ ینی بەرەو پشتەوە. کاتێک بەرەو پشتەوە سیر دەکەین، تێڕامان لە ڕابردوو، مثلەن دەڵێن بە تێڕامان لە ڕابردوو ئێمە ئەو نەتیجەیەمان ئەمە دەڵێن کە ئەو شتە نابێ بکردێت چی دیکە لێرە. بە تێڕامان لە ڕابردوو، کاتێک ینی تێڕامان لە ڕابردووکەی دەبێتە ریترۆ سپێکت. ریترۆ ینی ئاوردانەوە بەرەو پشتەوە، سیرێکی بەرەو پشتەوە بکەین، وەکو کاتێک سیارە لێدەخڕی سێری ئەو ئاوێنەکە دەکەی، ئەو ئاوێنەی پشتەوە نیشان دەدا، ئەوە ڕێترۆسپێکتی تۆیە. دەتەیە پشتەوە سیر کرد جا بادەیە، بۆی دەڵێن ڕێترۆسپێکت. سپێکت ینی سیرکردنی ڕێترۆ بەرەو پشتەوە. زانین بە چۆدا هاتووی ئاوردانەوەش. سرکمسپێکت ینی کەسێکی وەکو کارەگایەک دێتە ژوورە، تەواوی شوێنەکە سیر دەکات. سرکمسپێکت ینی چاوێکی کە دەوروبەری خۆی دیوە، ئاگا، وریا، ئاگادار، کە لە سرکم ڕادێ. سرکم ینی لە سرکڵ ڕادێ، ینی لە دایرە. سرکم زۆرتری دەبینین دواتر، ئەوانە هەموو تکرار دەبنەوە وردە وردە لە ڤیدیۆی 3 و 4 وانە. ئەوانەی کە بە پێشەوە پرۆ و سرکم و پڕ و ئەوانە هەموو تکرار دەبنەوە دیسان. سرکم بۆی پێویست ناکە لە بەریکە هیندەی دەبینی. سرکم ینی دایرە، سپێکت ینی سیرکردن، کەواتە بۆیە ماناکەی بە وریایە، ئاگادار، کەسێکی وریە، ئاگادار. پرسپێکتیڤ پەر ینی لە ناوی ڕا، مەسەڵەن ئەو تەلەسکۆپەی سیر کە ئەو ناوەکەی ڕاکە بە ناویدا دەچێت ژوورە، بەوەی دەڵێن ثرو، ینی لە ناو شتێکڕا. ئەتۆ 5-6 دانە تەلەسکۆپیان داناوە لە ژیاندا، پێت خۆشە بەو تەلەسکۆپە چاو لە ژیان دەکەی. ینی پرسپێکتیڤی تۆ، ڕوانگە و دیری تۆ، ڕوانگە ینی سپێکت ینی سیرکردن. پەر ینی لەلایەن وەیڕە، دەدانە تەلەسکۆپ دانراوە، پێت خۆش ئیوە ئەوەی هەڵدەگری، وایە ئەوەی هەڵدەگرێت، یعنی پێت خۆشە بە چۆدا جیهانی ببینی، بۆی دەڵان ڕوانگە. وشەی بعدی هەزڵمەتنەوەوانە، وشەی بعدی ریسپێکت لە چۆڕا هاتۆ. ڕی ینی دیسان، کە پێشتر لە ڤیدیۆی ئیمپۆرتەکەشمان ریپۆرتمان هەبوو. ڕی ینی دیسان، سپێکت ینی سیرکردنەوەی دیسان. سیرکە بە شەقامدا دەڕۆی لە کەسێک ڕەت دەبی، دواتر بۆی دەسوڕێەوە، دیسان سیرێکی دەکەی،
یعنی ئەو کەسە ئەرزشی دووبار سیرکردنی هەیە، ینی محتەرەمە، ڕێز و حرمەتی بۆ دادنەی تۆ خەڵکی عادی لی دەگوزەرەی سێری ناکەی، بەڵام کە ئاوڕداوە سیرت کرد ئەوە لە ڕێز و احترام ڕادێ، بۆیە پێدڵان ریسپکت، ینی ڕێز حرمەت. دیسپێکبڵ دی کە پێشتر خوێنمان لە دیپۆرت ینی دوور، ینی خوارەوە دوور، شتێکی نێگەتیڤە. دی ینی خوارەوە دوور. سپێک هەر سپێکە دەستیان تێوەرداوە، سپێک ینی سیرکردن. دیش ینی لەسەرەوەڕا، ینی شتێکی کە سووکە تۆ لەسەرەوەڕا سەیری دەکەی، سووک قێزەون. دیسپێکبڵ ینی شتێکی کە ئەتۆ لەسەرەوەڕا چاوی لێ دەکەی. دی ینی خوارێ، ینی شتێکی کە تۆ لەسەرەوەڕا سەیری دەکەی، لە ئینسانێکی کە لەسەرەوەڕا سەیری ینی بە تۆزێک ڕق و نەفرەتەوە سێری دەکەی، کە لە دی و سپێک ڕاساز بۆ دیسپێک. سسپێکت ئەوە جالبە. سب پێشتر خوێنمان لە سپۆرتی، پۆرت ینی هەڵگرتن، سب ینی لە بنەوەڕە، کەواتە سب ینی بنەوە. باشە. سپێکتیش ینی سیرکردن. سیرکردن مەسەلا ئێمە لە ژیاندا شتەکان هەموو سەطحین ئاوە on the surface، بەڵام کاتێک دەچی بنەوە سێری دەکەی، بزانین لە بنەوە چ خەبەرە، ینی گومانی لێ دەکەی. گومان لێکردن. سسپێکت ینی سپێکت بەرەو بنەوە، سیرکردی بنەوەی شتەکان. تۆ کاتێک گومان لە شتی هەیە لێی ورد دەبێ و بنەوەکەی چاو لێ دەکەی، بزانین لە بنەوە چ خەبەرە. سسپێکت لەوە ڕاهاتوو. ئێکسپێکت عمرێکە جومان لێ دەبێ، بەڵام زۆر جوانە بزانین لە چۆ ڕاتوو. ئێکس خوێنمان لە ئێکسپۆرتی ڕا، ئێکس ینی دەرەوە. سپێکت ینی ئیکس سپێکت، ئیکسەکە لەگەڵ ئێسەکەی یەک دەگرێتەوە، سەیەکە لا دەچێت. سپێکت ینی سیرکردن بۆ دەرەوە. کاتێک لە پەنجەرەکە ڕا سیر دەکەی، ئاوە منتەزیری کەسێکی کە بێتە ژوورەوە. معمولاً لە قەدیم سەیریان دەکرد، کاتێک کە منتەزیر دەبووی، چاوەڕوان دەبووی، منتەزیر چاوەڕوان دەبووی، بۆیە لەوەی ڕاهات و چاوەڕوانکردن. ئیکس پێکت ینی لە پەنجەرە ڕا سیر و چاوەڕوانی. ئیکس ینی دەرەوە، بینینی دەرەوە، چاوەڕوانکردن. ئێکسەکە ئەها لە پەنجەرەوە، لەو پەنجەرەیە ڕا سەیری دەرەوە دەکەی، ینی چاوەڕوانی کەسێکی. سپەکتەیتەر ینی تەماشاکەر، بینەر، ئەوانەی لە فوتباڵەوانە سیر دەکەن، لە سپێکی ڕاهاتوە. سیرکەر، تەماشاکەر، بینەر. سپێک سپەکتەیتەر کەەوە وشەیەکی بەناوبانگە. سپێکتەکڵز ئەوەش وشەیەکی دیکەیە بۆ گلاسز، ینی بە عینەکی دەڵێن سپێکتەکڵز. ئەوەی بۆ لە دەزانین بۆ پێڵان سپێکتەکڵز، چون لە سپێکتی ڕادێ. سپێکتەکڵز ینی عینەک چاویلکە. دوایە وشەیەکی دیکەمانە کەنسپێکیوس، ئەوەش زۆر جالبە. کن ینی پێکەوە خوێنمان، مەسەلەن کم و کنوانە یەکن. کمپۆرتمان خوێند ینی هەڵس و کەوتکردن. کن هەمان کمە ینی پێکەوە هەموو. سپێک ینی سیرکردن، ینی کاتێک تۆ جلێکی لەبەر دەکەی یەکسەر هەموو سیرت دەکەم، بەوەی دەڵێن کنسپێکیوس. کنسپێکیوس ینی تۆ بەرچاو دیار دەبی، زەق دەبی، زەقبوون، شتێکی کە زەقە. سەیری ئەو ڕسمەکەن کنسپێکیوس، هەموو سەیری دەکەن، ینی زەقبوون. کن ینی تەواویەوە خەڵکە پێکەوە. سپێک سیرکردن، کەواتە هەستی پێ پەیدا دەکەی. standing out completely ینی بەرچاوبوون. impossible to miss ینی غەیری ممکنە نەفەرێک نەتبینێ، ینی ئەوەندە زەق و بەرچاو و دیاری، پێڵەن کنسپێکیوس. speculate ئەوەش جالبە. speculate ینی سیرکردن. سپێک سیرکردنی شتێک وە لە ناو مێشک و زەینی خۆتدا لێکدانەوەی بۆ دەکەی بەبێ هیچ شتێکی دیکە. بۆیە لە پێشبینیکردن ڕاهاتوو، ینی منتڵ سایتی پێ دەڵێن، ینی سپەکیڵیت، چاوی لێ دەکەی و بۆ چوونی خۆت بەر ئەساسی زێنی خۆت شتێکی بۆ دەبینیەوە. سپەکیڵیت لە سپێکی ڕادێ.
بزانی مێشکی خۆت ئەو شتێک کە سێری مەسەن سێری هەورێکی دەکەی سپێکیڵەیتی دەکەی سێری هەورێکی دەکەی دەڵێ ئەو هەورانە وای دیارە دواتر دەبارێ بەوەی دەڵم پێشبینیکردن سپێکیڵەیتی دەکەی کە تو دەبارێ ئاسپێکت سەیری خانوویەکی کەم کە چوار لای هەیە مەسەن دەچی ئەو لایە ئەو لایە لەو لایە ڕاست سەیری دەکەین بۆی دڵن ئاسپێکت ئاس لە ئەدی ڕادێ ئەد سپێکتە ئەد ینی بەرەو ئەگە بچی لایەکی دیکە دەبێتە ئەسپێکتێکی دی ئەگە بچی لایەکەی دیکەی ماڵەکە شتێکی دی دەبین ئەسپێکتێکی دی پسی لایەکەی دیکە ئەسپێکتێکی دی لایەن ڕوو ینی لایەکی مەسئلەیەکی one aspect of this problem مثلا لایەکی و مەسئلەیە و کێشەیە ئەوەیە بەڵام لایەکی دیکە ئەوەیە لایەکی دی پێڵن ئەسپێکت لایەن ڕوو کەواتە ئەوە بچین یەک دانە میسالیان بۆ لێ بدەین و کەواتە ئینسپێکت ینی پشکنین لە ئینی ڕادێ the mechanic will inspect the car engine مەکانیکەکە پشکنین بۆ بزوێنەری ئۆتۆمۆبیلەکە دەکات respect ینی دیسان سێرکردن ڕێز و حرمەت you must respect your parents دەبێت ڕێز لە دایک و باوکت بگری suspect ینی سێرکردن لە بنەوەڕە ینی گومان لێکردن the police suspect him of stealing the money پۆلیس گومانی لێ دەکەن کە پارەکەی دزی بێت expect ینی چاوەڕوانکردن لە دەرەوە لە پەنجەرەی لە دەرەوە ڕاستەیرکردن I expect good news tomorrow من سبەینە چاوەڕێی هەواڵی خۆش دەکەم spectator ینی سیرکرد تەماشاکەر the spectator cheered for his team تەماشاکەرەکە هانی تیمەکەی دەدا spectacles ینی عینەکەکە my grandfather cannot read without his spectacles باپیرم بەبێ عینەکەکەی ناتوانێت بخێنێتەوە perspective ینی سیرکردن لەلایەن ئەو تەلەسکۆپەڕە ئەنواعمان هەیە ینی لەلایەن چی و پێت خۆشە سەیری جیهان بکەی ینی ڕوانگە try to see the problem from my perspective وەرە سیر بکە هەوڵ بدە لە ڕوانگەی منەوە سەیری کێشەکە بکەیت یعنی تۆ لە تەلەسکۆپی خۆت سەیری وە لە ڕوانگەی منەوە سەیریکەین prospect پرۆیە ینی سپێکتی پێشەوە یان سیرکردنی بەرەو ئاسۆ بەرەو داهاتوو the prospect of finding a job here is good ئاسۆی دۆزینەوەی کار لێرە باشە دواتر introspect ینی سیرکردنی ناوخۆت ینی چاوت بەرعکسکەوە سەیری نێو کەلەی خۆتکەی you should introspect and find your true passion دەبێت لە ناخی خۆت ورد بێەوە و خولیای ڕاستەقینەت بدۆزێەوە retrospect ینی retrospect retro ینی بەرەو پشتەوە سیرکردن هەرەوەی لە سیارەکەدا لە ئاوێنەی پشتەوە سیر دەکەین retrospect in retrospect I should have studied harder کە ئاور دەدەمەوە retrospect دەبووە زیاتر سایم کردایە conspicuous ینی کەن ینی پێکەوە هەموو خەڵک سیرت دەکەن یانی تۆ جلێکی لەبەرکە هەموو سیرتکەن دێزیت کەواتە زەق و بەرچاوی he felt very conspicuous in his yellow suit ئەو بەقاتە زەردەکەیەوە سوور بەرچاو بوو یعنی ئەو خەڵک سیری دەکە speculate یعنی سیرکردن پیشبینیکردن لە ناو مێشکی خۆت لێکدانەوەی بۆ دەکەی we can only speculate about what happened ئێمە تەنیا دەتوانین پێشبینی بکەین کە چی ڕووداوە ئەسپێکت یعنی سیرکردن لەو لایەڕە یا لەو لایەڕە خانۆکەی سیرکەن چوار لای هەیە لە چیا لایڕا تۆ سەیری دەکەی This is the most difficult aspect of the project ئەمە سەختترین لایەنی پرۆژەکەی circumspect یعنی سپێکتێک کە سەیری هەموو شتەکەی کردو ینی سەیری تەواوی 360 دەرەجەی خۆی کردو he was circumspect about sharing his secrets ئەو وریا بوو circumspect بوو ئەو circumspect بوو یان کەسێک بوو کە سەیری دەوروبەری خۆی هەموو کرد بوو ئاگا بوو وریا بوو ئەو وریا بوو لە درکاندنی نهێنەکانی despicable دی ینی بەرەو خوارەوە سیرکردنی بە سوکایی لەسەرەوە ڕابوو خوارەوە سیرکردن stealing from the poor is a despicable crime دزیکردن لە هەژاران تاوانێکی قێزەڵنێ یان لەسەرەوە بۆ خوارەوە ڕا سەیری کراوەیە despicable ئەوەش هەموو لە سپێکی ڕاهاتوون کە بە مانای سیرکردنە زۆر سپاس